دادا پێم بڵە وەزع و گوزەران چۆنە لەگەڵ ئەم بێموچەییەوە ئەم وەزعەیە؟ وەزعی و گوزەرانی ئێمە چۆن بێ لەگەڵ ئەم بێموچەیە و بێ بازاڕیە بمانێ و نەمانەوێ ئەوەشی کە مەعاشی نییە چاوی لەوەیە کە مەعاشی هەیە وایە وانە ئێستا ئەگەر باوکی من مەعاش وەرنەگرێ من چۆن بێم شت بکڕم تێگەی ئەگەر باوکی من مەعاش وەرنەگرێ ئەم بازارە چۆنە جوڵێ خۆ ڕاستە هەمووی لەسەر کار و کاسبیە بەڵامی تر پەیوەستە بە مەعاشە و ئەمە پرسیارەکەم لە بڵێن ئەوانی کە ئەمجی لە تازەیکە تازە هاتنە و ساحی سیاسیوانێ ئەوان چی ئەکەن بۆ ئەم میلەتە پێیانەڵم ئەبێت چەند پێشمەرگەی تر لە نەبوونی کرێخانەکەی خۆی بکوژێ باشە ئەبێ من چەند مانگی تر بە ساحیبی خانەکەم بڵم لێم ڕاوەستە باشە ئەمە پرسیارە بۆ ئەوان ئێمە هەتاکەی چاوەڕێ ئەمانە بین و ئەمانە بێ شتێ بکەن من داوا لە حکومەت ناکەم و ناژڵێم 400 میلیارەکە کووا ناژڵێم بۆ مەعاش نایە باشە بەس منم پرسیارە لەوانەکەم ئەم وەزعە تاکەی بەردەوامە بێ باشە و بە خەڵکی شەڵێم با هەستن بەڕاستی ناکرێ و نابێ ڕاستە ئەڵەی بازار تێکەچێ وەزع تێکەچێ وەکو سووریامان لێ وەکو فڵانە وڵاتمان لێ با لێمان بێ با بمرین با بڕۆین بەڵام مهم ئەوەیە ئەوەی دوای ئێمەیە با ئەوان خۆش بەخت بژین باش ئەم حکوومەتەی کە تازە باسە کرد ئەمە بۆ 2 ساڵ زیاترە چێ حکومڕانیەکە چی کردووە بەڕای تۆ؟ هیچ شتێک تێگەی نەوەزعی بازاڕی چا کردووە نەمەعاش ئەستی ڕۆژ جارێکەیە تێگەی ئەوە چەند ڕۆژە ئەوە چل ڕۆژە چەندێکە ئێمە مەعاشمان وەرنەگرتووە و ئەو نە قستی خوێندن کە مەکاتەوە هیچ شتێکی پێ ناکرێ هیچ شتێک تێگەی ئەمە ناوی حکومەت نییە تێگەی ئەمە تەنها ڕاوڕوتێکە لەم میلەتە ئەکرێت و هیچیکە وەزعی هاوڵاتی هەرێمی کوردستان چۆنە؟ وەزعی کرێچیەکان چۆن ئەگەر هیچ باش نییە نەخێر من خۆم کرێچیم و هیچیش باش نییە نەخێر تێگەی یعنی بڕواکەیت کە دیێمە بازار ئەگەر هەرچەندێکم پێ بێ گریمان من هاتووم 500,000 پێ باشە زۆر دوور ناڕۆی 500,000 پێ بەڵام بڕواکەی ناوێرم سەرفیکەم بڕواکەی بەشە بۆ ناوێری ناوێرم چونکە لەبەرەوەی مطمئنیم جاریکە و بێتەوە جێگای و مەعاش بێ تێگەی بڕۆ لە مامۆسایە پرسە هەمان شتە پێڵە لە دکتۆرێ پرسە هەمان شتە پێڵە تێگەی نەسەیتەرا خاتە سەر بازار تێگەی بەڕاستی بەشەر ڕاست بڕوات و ویژدانمان هەبێ ئێمە دکتۆرەکانمە من ناڵم هەمویان بەڵام بەشێکیان تێگەی ئەگەر چی بازار نیە بەڵام دی خۆ ئەوان دکتۆرن ئەوان هاوکاری نەخۆشیان پێ ئەکرێ من خۆم چوومەتە دکتۆر تێگەی یعنی بینومە نەخۆشە بۆ پارەی پێ نەماوە تێگەی لەو کاتە ئەی چی بکات باشە کەلوپەلەکان کاڵاکان ئێستا لە بازار گرانە؟ واللهی بڵێم گرانە ئەو گرانە نییە تێگەی هەنێش بێگومان طبعاً پارە نەبێ من ئێستا خۆم ئەگەر بە پاس بڕۆمەوانی ئەگەر 250 پێ بێ بۆ 250 کە دامێنم ئەبێ کوێ بماتێ ئێگەی نییە بازار هیچ وەزعی باش نییە بتێنێت من ئەو ناڵم خەڵک ئێستا ناوێرە پارە سەرفکە ئێستا من یەک دەفتەرم هەبێ لە ماڵ و ناوێرم سەرفیکە داواکاری چۆ پێ دوای چۆنم وەزع چاگە بێ من داواکاریم نییە لە حکومەت بەس داواکاریم لەوانەیە کە ئەها تازەوە هاتوونە ناو ساحی سیاسیوانەی ئەوان من ئەوان بە ساحب غیرەتە زانم ئەوان بە ساحب وجدانە زانن ئەوان بە کۆی گشتی ئەم وەزع ڕاماڵن و ئیتر نەجاتمان بن بەڵام بە هاوکاری خەڵک